بە شێوەیەکی گشتی ئەمە هەروەکو مقدمەیەکی ئیداری ویستم بیخەمە پێش چاوتان وەک گرخستنەوە لەم ڕوانگەی کە باسم کرد پێشنیازێکە خەم پێش چاو بۆ ئەو ڕێخستنەی کە ئەڵێن لە ساڵی 2010 ئەبێ خۆمانی پێوە ماندووکەین لە نهایەتی 2010 100 کەسمان بەدەستەوە بێکە بۆ هەموو شوێنەکانی کۆمەڵکاری بشێن یەکێ بشێ بۆ دیبلۆماسیەت و یەکێ بۆ سیاسەت یەکێ بۆ تەربیە یەکێ مەرجعیەتی شەرعی یەکێک ئەمنی یەکێک ئیداری یەکێک مالیە یەکێک علاقات هەر یەکێ لەم بابەتانەی کە کۆمەڵکاری یەک پێویستێتی وەکو لەو دید و تەسەوڕەی وڵاتی ئێمە هەیە چۆن بتوانین لە 2010 نهایەتی 2010 100 کەسی وامان هەیە هەندێ برا طبعا دائما وا باسەکەنەوەڵەن جا 100 کەس چییە ئەوەیمە زۆرمان لە دەوروبەر هەیە بەڵێ خۆ من ژەزانم خۆ من ئێستا لانی کەمەتوانم ناوی 150 لە ئێوە بنووسم هەر لەوانەی کە ئایان ناسم و ئیستعداد و ئیشکردنەکانیان هەیە بەڵام من ئەمێ لە بێژنگ بدرێنەوە کابرایە کەم جار بە شتێکی عاتفی هاتۆتەوە لامان و گوێی لە شریتێک گوۆیە لە حاڵەت من یەکێکم لەوان بەڵام دوایی پۆلیس بەس چۆتە سەر ماڵەکەی و بزانێت تۆ چی جنسیەت هەیە جوازت هەیە قامەت هەیە چیت هیچ پەیوەندی نەبە منەوە نەبەڕەوتەوە نیە هیچ شتێ نییە بەس ئەوەندە گیراوە لەسەر ئەم مەسەلەی ئیقامە ئەم ڕاقەبەی گەڕەکەکە کراوە یا لە بەسەبەب مخدراتێکە تۆهمەیەکەیە لەو ناوە فرۆشراوە یا کەسێکی تر لەو ماڵەیە پێشتر مخدراتی فرۆشتە و پۆلیس مداهمەی کردووە بەزەستە ئەو ڕۆی و تۆی لێ پۆلیس دێتەوە بۆ شوێنەکە تفتیشی شوێنەکە کاتۆ چکە راپۆرتی تریە یا اعترافی کەسێکی هیچ عیلاقەی بە کۆمەڵکاریەکەەوە نییە کابرا ئەژنوێشکێ دوورەکەوێتەوە لێمان تەلەفۆنی قەپاتەکە ڕقەمەکانە کوژێتەوە ناوێرەبێتە باڵتۆکیش ئەمە لە 100 کەسەکە نییە ئێمە ناشمانێ ئەم برا بە ڕێزانە بکەونە بەرتیری دژمن خۆ ناشمانێ بڵێن وەڵا با تاقی بکرێنەوە بە سجن با زیندان کرن با معانات بچێژن با شتێکیوە ئەمەشمان ناوێ باشە خۆمەش ئازایەتی نییە تۆ کوڕی خەڵکی بێنی بڵێ وەڵا با بەرتیری دژمن کردەوە هیچ پیاوەتیەک نییە ئێمە بلعکس ئەگەر بۆمان بکرێ 1001 جار ناوی خۆت بگۆڕی بەوە هیچ کەسێ نەزانێت تۆ چی توشکاری بەڵام لای خۆمان معلوم بی شتێکی باشترە و تەنزیماتە بە درێژایی تاریخی کا بەڵام ناشمانێ خۆی مە مافیا دروست ناکەین هەموو شتێکی سڕی بێ هیچ معقول نییە تۆ مەسئولیەتی 20 کەس ئەبەی بەڕێوە کەچی هەتاکو ئێستا ئێمەش نازانین تۆ چی هەر ئەبوو فلانە باوکی فلانە لەقەبی فلانە ناوێکی غەریبە هەر ناوی پاڵتۆکە ئێمە چۆن نەتوانین بیناسازی لەسەر شانی تۆ دروست لەبەر 100 کەسەکە زەروریە جا بۆیە من برایانی بەڕێزم ئەم پێشنیاسە ئەەکەم و بە نووسینیش ئەکەوێتە بەردەستان ئینشاءالله گوێی لێ ئەگرنەوە چەند جار ئەمێ بزانم ئایا ئەم اقتراحە بۆمان ئەچێتە سەر بیکەین بە شێوازێکی کۆمەڵکاری و خۆڕێخستنمان لە 2010 ئێمە وامان خۆ پێناسە کردو و تومان ئەم ڕەوتە بۆ گەیشتن بە ئامانجی دوور و گەورەی خۆی دوور وە گەورەش چونکە دروستکردنی دارالئیسلامێکە ئەم دارالئیسلامە بۆ مسلمانان و غەیری مسلمانانیش بۆ کورد و غەیری کوردیش بۆ هەر کەسێکە کە بیکاتە جێداڵدە و پەناو مەوای خۆی باشە دروستکردنی دارالئیسلامێکیوە ئەم ناوچەی کە خەڵکە ئازادەکەی بە سەربەستی خۆیان دەسەڵاتێکی سیاسی هەڵەبژێرن تا لەژێر ڕێساگشتیەکانی شەرعە ئاراستەیان بکە بە جۆرەی پێداویستی کات و شوێنیان نان و ئەمانیان بۆ دەستەبەرکە بە 50 ساڵی هێنی نەدی بە 100 ساڵی هێنی نەدی مهمەوە مقتەنیعین ئێستا ئێمە بەم ئیشە ئەڵێن ئەم ئامانجە دوور و گرنگ و کاریگەرە ئەگەر وادانین استراتیژیەتێکمان بۆ داناوە 5 قۆناغی هەیە ئەو 5 قۆناغە بریتی بێ لە قۆناغی خۆناسین قۆناغی ڕێناسین قۆناغی شایەتیدان قۆناغی مەواسازی قۆناغی تەمکین باشە ئەندامانی ڕەوتیش بە پێی دینداری و چالاکی کۆمەڵکاری و خزمەتی ڕەوتەکە و لێبڕان و جددیەتی ئیشکردن و ئەوانە جیاوازن هەمومان نەزانی ئێستا گەر 100 کەس 50 کەس کۆکەین و هەر لەم ژوورە ئێستا هەمومان
ئەو جیاوازیانە لە نێوانمانە هەیە بڕی ڕادەی دینداریمان تێگەیشتنمان لە دینەکە چالاکیمان بەرژەوەندیمان کاتمان پارەمان خزمەتی ڕەوتەکە چ نەتوانین بکەین هەر یەکێک لەمانە جیاوازە حتممە نەبێ هەر لە قۆناغی خۆناسینەکەی یەکەمەوە کە قۆناغی پەروەردەیەکی ڕیشەیی و بناغەدانانە ئەبێ بەسەر چەندین پلە دابەشکرین چونکە ناکرێ بۆ نمونە برایەک 2000 حەدیسی لەبەر قورئانی لەبەر برایەکیش ساڵێکە ئیلتیزامی کردووە هێشتا سەرەتای دەستپێکی ئیسلامەتیەکەیەتی ئەمانە ناکرێ هەردووکیان دانیشێنین بڵێن وەرن با دوو لاپەڕە لە سیرە بخوێنین چونکە یەکێکیان سیرەی زانیوە پێشتر یەکی تریان سەرەتایە تێبێ سیرەی پێ بڵێن یەکێکیانە بێت لە کتێبی چوارزاراوەکە لەگەڵی دەست پێ بکەین یەکێکیان چوارزاراوی دەمێکە خوێندو کەوا بۆ بێت جیاوازیان بکەینەوە ئاستیان بۆ دانین پلەکاری بکەین ئەگەر لەم قۆناغی خۆناسینە سەرەتاییەوە بیانکەین بە سێپۆل بڵێن هاودین و هاوبیر و هاوڕێ ئەم کەسانی کە لەگەڵمانن پەیکەرەکەش بە پێی زۆر و کەمی ئەندامانی ڕەوت لەو ناوچەیە کە لێژین ئەبێ ئەوانیش تەڵعاً بکەینەوە بە دەستە و پۆل و ڕیز و ئۆرگانی تری بۆ دابنین هەتاکو بتوانین مافۆ ئەرک و دەسەڵاتی ئۆرگان و وەرپرسەکانی دیاریکەین بۆ نمونە تکاکەم جۆ لەم نمونێش بگرن بۆ ئەوی بزانم چۆنێکین بە عەمەلی چکە ئەو کاتە هەرێکە سەیری شاری خۆیەکە شاری سلێمانی هەولێر و دهۆکت هەبێ دەربەنی خان و یان دانیا و سوید و نەرویج یا لە هەر شوێنێکی کەی ئێستا جارەمە اقتراحێک قسەیەکە ڕوونکردنەوەیە بۆ نمونە شارێکە ناوی شاری شارانە لە شاری شاران گەڕەکێکە ناوی گەڕێکی شۆڕیجەیە لە گەڕێکی شۆڕیجە هەر چوار هاودین یەک هاوبیر بەرپرسیانە بێ ئەبنە دەستە لەم ڕەوتەیە دەستە 5 کەسن یەکیان مەسئولی چوارەکەی ترە باش هەر 6 دەستە لەمانە یەک هاوڕێ بەرپرسیانە بێ کە ڕوتبەی سێهەمی ئیشەکەیە ئەبن بە یەک ڕیز کەوا بوو دەستەمان هەیە ڕیزمان هەیە هاوبیرمان هەیە هاوڕێمان هەیە هەر ریزێک یەک نوێنەری ڕابەرێتی و یەک ڕاوێژکاریشی هەیە کۆی هەموویانە کاتە 33 کەس ئەوەی وەرەقە و قەڵەمی لایە توانێ بینووسێ بۆی لە بەرچاوی بێ من فریانە کەوتمەژنا ئەوە ڕسمێکیشی بکەین بە لینکێک دایبەزین بۆی زیاتر ئیستیعابی بکەین باشە لە شاری شاران لە گەڕەکی شۆڕیجە 4 هاودین یەک بەرپرسیان هەیە کە هاوبیرە 6 دەستە هەیە یەک برا بەرپرسیانە کە ناوی هاوڕێیە هەر ریزێک یەک نوێنەری ڕابەراتی تایە لەگەڵ یەک ڕاوێژکار بوون بە 33 کەس ئەم 33 کەسە 24 هاودینە 6 هاوبیرە یەک هاوڕێیە کە بەرپرسی هەمویانە یەک نوێنەری ڕێبەریە و یەک ڕاوێژکار ئەمە 33 کەس لە گەڕەکی شۆڕیجەی شاری شارە لە گەڕەکی یاوەران ریزێکی تر هەیە ئەوانش 33 کەس لە گەڕێکی سەرکارێز ریزێکی تر هەیە ئەوانش 33 کەس بە هەمویان ئەبن بە 99 کەس بۆ ئەوەی ڕێکخراوی یەکەمی شاری شاران پێکبێنین پێویستە ئەمیرێکمان هەبێ بۆ ئەم 99 کەس ئەمە ئەبێ بە 100 کەس سێ ریزی 33 کەسی و یەک ئەمیر بوو بە 100 نوێنەرێکی ڕێبەرەتیمان هەیە 101 ڕاوێژکارێک 102 ئاراستەوانێکی شەرعی 103 بەرپرسێکی ئەمنیەت 104 بەرپرسێکی ئیدارە 105 بەرپرسێکی دارایی 106 کەوا بوو بە هەمووی بوو بە مەدفەعێکی 106 کەوا بوو ئێستا گەڕەکی شۆڕیجە و گەڕەکی یاوەران و گەڕەکی سەرکارێز لە شاری شاران کە لێکەوە نزیکن یەک ڕێکخراویان هەیە کە 106 کەس بە هەمان شێوە سێ گەڕەکی تری شاری شاران کە لێکەوە نزیکن ئەوانیش گەڕەکی ئازادی یەک ریزی لێیە گەڕەکی کۆچەریان یەک ریزی لێیە گەڕەکی نەفتخانە یەک ریزی لێ
گەڕەکی ئازادی و گەڕەکی کۆچەریان و گەڕەکی نەفەتخانەش کە لێکەوە نزیکن لە شاری شاران ڕێکخراوێکیان هەیە و 106 کەس ئەمە 212 کەس هەر لە شاری شاران گەڕەکی کوران یەک ریزی لێ گەڕەکی ئەنفالیان یەک ریزی لێ گەڕەکی مهاجرانی کەرکووک یەک ریزی لێ کەوابوو گەڕەکی کوران و گەڕەکی کەرکووک کە لێک نزیکن ڕێکخراوێکیان هەیە ئەوانش 106 کەس ئەم سێ ڕێکخراوەی شاری شاران لە ناو خۆیانە بوون بە ناوچەیەکی ڕێخستن کەوابوو ئەگەر لەسەرەوە باس لە تەنزیمەکە بکەین ناوچەی ڕێخستن هەیە 318 کەسیتی هەیە 10 بەرپرسی تریشی هەیە شوراکەی 13 کەسن لە خوار ئەوانەوە ڕێکخراوەکان هەن هەر ڕێکخراوێک 106 کەسە لە خوار ڕێکخراوە ریز هەیە هەر ریزێک 33 کەسە لە خوار ریزەوە دەستە هەیە هەر دەستەیەک 5 کەس ئەمانەی لەسەر بوون بە 318 کەسی ڕێکخراوەکان زائیدەن 10 کەسی تر کە ئەمانن ئەمیری ناوچە چونکە ئێمە ئەو 318 کەسە کە هەیە ئەمیرێکیان پێویستە غەیری مەسئولی ناوچەکانی تر و ڕێکخراوەکان ئەم ئەمیرە لە ناو خەڵکەوە هەڵبژێراوە یا تەعین کراوە لە خوارەواتەوە نەقڵ بووە لە هەر شتێکەوە کە هەیە مهم ئەوەیە ڕێکخراو لێرە سێک ڕێکخراوە بووە بە ناوچەیەک ئەمیرێکی هەیە جێگری ئەمیری ناوچەکەش هەیە نوێنەری ڕێبەرێتیش هەیە ئاراستەوانی شەرعی ڕاوێژکاریش هەیە وەکو هەموو ئۆرگانەکانی خواریان بەڵام لێرە نەخشەوان هەیە چاودێری ڕاپەڕاندنیش هەیە ئەمە دووشتی نوێ لە ناوچەکەی هەیە ئەنجا بەرپرسی ئەمنیەت بەرپرسی ئیداری بەرپرسی دارایی ئەبەم شێوەیە ئێمە ئەگەر ئەم شێوەیەمان لەبەر چاوی خۆمان دانا و ویستمان هەر یەکە لە شاری خۆیەبی کاتە شتێکی عەمەلی لەو شاری کە تۆی تیاژی سەرەتای دەستپێک بەوە ئەبێ کە من و 4 کەسی تر لەناو خۆمانە کەسێک بکەینە هاوبیر سەبریشی لەسەر بگرین چونکە خۆ ئەو هاوبیرە هەروکو ئێمەیە هێشتا بەرنامە یەکەمی کۆمەڵکاریەکەی نەخوێندۆتەوە بۆ نمونە 15 کتێب لە 35 کتێبەکەی کە بەتەمان لە 2010 لە بەردەستی هەمومانە کەوابوو ئێمە لە ئۆسلۆ 5 کەسین دەستەیەکمان پێکهێناوە 1 کەس هاوبیرمانە ئەوانی کە هاودینن ئەنجا ئەگەر لە 5 کەس زیاتر بووین ئەبێ دەستەیەکی تر پێک بێت ئەنجا دەستەی سێم پێک دێت ئەم ناوچێش خۆی پێویستی بە 6 وتومانە هەر ریزێک 6 دەستەیە کەوابوو تاکو دەستەی 4میش پێکنەیە ناوی ریزی لێنانرێ بەڵام ئەگەر دەستەی 4میش پێک هات ئەڵێن ریزی ئۆسلۆ یان ریزی نەرویج یا ریزی کارێزەوشک یا ریزی کوران یا ریزی شۆڕیجا یا ریزی گەڕەچێک لەو گەڕەکانەی کەلاریان پشدەریان شوێنێکی تر تۆ کاتە ئاوا ریزەکە دروست دەبێت ئەنجا تا نەژبن بە 2 ریز نابێ ببن بە ڕێکخراو چکە دائیمە 2 لەسەر 3 ئەنجا تەکمیلێ ئیشیان پێکرێت تا 2 ڕێکخراویش نەبن نابێ ببن بە ناوچە کەوابوو ئێمەی لایەنگرانی ئەم ڕەوتە ئەتوانین هەر یەکە لای خۆیەوە سەرەتای ڕێخستنێکی شەعبی دروست بکە لەگەڵ زەمن و ئاراستەی سەرەوەشا گەشە و نەشونماکە لە ڕووی چەندێتیەوە لە ڕووی چۆنێتیەوە کۆمەڵکاریەکەمان بۆ پێک دێ کە دڵی پێ خۆشەکەین و ئومێدیشمانە بێ بە پشتیوانی خوای گەورەکە بڵین وەڵا بە ئاڵاکەمانەوە ئەچینەوە پێش و ئەچینەوە ئەو شوێنانەی کە لێی بووین خاوەن مافی خۆمانین خاوەن خوێنی خۆمانین خاوەن ئامانجی خۆمانین لە خەڵکی تر کەمتر نین خەڵکی ئەگەر توانای هەبێ مەش وەک ئەو هەمانە ئەگەر دەسەڵاتی هەبێ بە دەسەڵات پێیاکەین وەکو ئەو ئەویش وجودی هەبووە کە وجودی هەیەویش ڕەنجی داوە ماندوو بووە هەتاکو گەیشتۆتە نەتیجەیەکی وە ئێمەش بە هەمان شێوە خوێن و ڕەنجمان داوە دژمنێک هاتووە پێی پەرتەوازە کردوین بەڵام ئێمە ئومێدمان بەخوای پەروەردگارە کە جارێکی ترە کە بینەوە سەر ڕەوت
ئەکەوینە سەر کۆمەڵکاریەکی بەهێز، ئەکەوینە سەر دیاریکردنی بانگەوازی پێغەمبەران بە شێوەیەکی ئاشکرا و ڕاشکا و ڕوون کە خەڵکیش لێی تێبگان نەک چرپە چرپێکی حیزبی بەو شێوەیە کە لە ناو مافیا و ئاڵای سووری ئیتالی و لەو منەظەماتانەیە هەبێکە مارکسین یا منەظەماتێکی مخدراتن یا منەظەماتێکی مخابراتین یا شتێکی لەو بابەت بانگەوازێکی خوایی هەڵمانگرتووە. پێمان خۆشە کۆمەڵکاریەکی جددی تری تیاوێ و ئینشاء الله ئەو برابە ڕێزانش ئومێدەوارم ئەم باسە طبعاً حتما وەکوتم بڵاوە بێتەوە، گوێتان لێ بێتەوە، جارێک کە تەماشایەکەینەوە محاولە بکەین ڕسمێکی بۆ دروستکەین کە پەیکەرێکی ئیداری تیاوێ لە هاودینەوە بڕوا بۆ ڕیز، یعنی لە دەستەوە بڕوا بۆ ڕیز، لە ڕیزەکان سێ ڕیز ببن بە ڕێکخراو، سێ ڕێکخراویش ببن بە ناوچە، ناوچەش والی خۆی هەیە کە ئەمیریەتی، ئەو 380 کەسێ زائید 10 کەسی ترکە ئیداریەکە و بە هەمووشیانە بن بە 13 کەس کە مەسئولی ڕێکخراوەکانی ژەبنەوە بە ئەندامی شورای ناوچەکە. ئەو 13 کەسە یەک ناوچە پێکتێن، یعنی ئەگەر خەڵکێک لە ئەڵمانیا بۆ نمونە ئەوەندە زۆر بوون لە بەشی بایر لە خوارەوە ڕێکخراوێک هەبوو، لە بەشی کۆڵن و ئیسن و ئەمانش ڕێکخراوێکی تر هەبوو، لە بەشەکانی تر ڕێکخراوێکی تر هەبوو، ئەو کاتە ئەڵمانیا بێ بە ناوچەیەک، ئەو ناوچەیە کاتێکە بێ بە ناوچە کە دوو ڕێکخراوی لانی کەم هەبێ، واتە 212 کەسی هەبێ و هەروەها تێکۆشێ بۆ ئەوەی ئەوانی تریشی هەبێ. ئەنجا ئەو پلانە لەگەڵ ئەو ئاستانە لەگەڵ ئەو دابشکردنی ئیش و کارانە بەردەوام ئاراستەیان بۆ دێ، منهەجیان بۆ دێ چۆن بتوانن زیاتر گەشە و نەشوونما بکەن، بارودۆخی گەورەبوونی تەنزیمەکە ئامادە بکەن و ئومێدەوارم کە ئینشاءالله بشتوانین هەنگاوی عملی باشتر بچینە پێشێ. خوای پەروەردگاریش یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ، خوای گەورە بە فەزڵ و کەرەمی خۆی بەهێزترمان کە بە ماعیەتی خۆی لەگەڵمان بێ، ورە و زەمان زیاتر بەگەڕ بۆ کۆمەڵکاریە کە خزمەتی دینەکەی بکە. خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ لە تێگەیشتنێکی قوڵ، لە تێگەیشتنێکی قورئانیانە، لە هەنگاوێکی سنەتی، لە کۆمەڵکاریەکی ڕێک و پێک و بەهێز و جددی و چاوکراوە لە داڕشتنی استراتیجێتێکی بەهێز بۆ قۆناغی خۆناسین و ڕێناسین و شایەتی دان و ماواسازی و تەمکینەوە هەتا ئاڵاکەمان بە حەولێکە ئەچەسپێنین و شەرعی خواژەوێ بە سەروەریەک کە سێبەری بەسەر هەموو لایەکە دێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.